بنێرانی ڤار سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە ماڵی یەکێکی دیکەم لە خوێندکارانی کورد هەڵبەتە لە خوێندنی عەرەبیش خوێندکاری کورد پلەی یەکەمی بەدەست هێناوە و لەسەر ئاستی عێراق و کەرکووک بە کۆنەمرەی 100 بووەتە یەکەمی سەر وەزارەتی پەروەردە ئیمساڵ کە ئەمڕۆ خوێندنی سەرجەم خوێندنەکان ئەنجامەکان بڵاوکرایەوە لە ماڵی کۆژین معروفم ئەمەوێ لەگەڵی قسە بکەم ئەمان خەڵکی دووزن و ئێستا دانیشتوی کەرکووکن سڵاوت لێ بێ تۆ لە چ خوێندنگەیەک بووی و هەستت چۆنە کە ئەمڕۆ بە کۆنمرەی 100 بوویتە یەکەمی عێراق و کەرکووک سەرەتا سڵاو لێوەش زۆر سپاسان دەکەم بەخێراتن من لە ئامادەی پەیدا بووم توانم معدەلی شەش بێنم بە وەڵی گەورە و سپاسی دایک و باوکم دەکەن کە زۆر لەگەڵ ما بوون لەم کاتانەیە و ساڵێکە زیاترە هەرە خوێنم و قەت کۆڵم نەدا و هەر هەوڵمەدا بەشک و خەونەکەم بێتە دی و زۆر سپاس بەخۆی گەورە چەند کاتژمێر ڕۆژانە ئەتخوێند و ئەتەوێ یعنی چی پامێکت هەیە بۆ ئەو خوێندکارانی دیکە کە ئەنوێ ئاستی باش بەدەست بهێنن سەرەتا بێ ئێوە شێواش دەست پێ بکەیت سەرەتا تقریبا ئەوە 6 بۆ 8 ساعات ئەم خوێند دوای لەگەڵ قوتابخانەیە زیاترێکیت کات فتری مراجعە کردمە 10 ساعات لەبەر ئیمتحانە نزیکە بێتەوە تەوەتر زیاتر بێ زیاتر بخوێنیت و ینی ئەمەوە ئەو خەڵکانی کە زۆر زەخت لە خۆیان نەکەن بیانە بەس خوێندن بەجار وایە کات بە خۆت بدەی بەشک و ئیسراحەت بکەیت تۆزە سەی بۆ خۆت ئەتوانین سەی موبایل ئەتوانین بچیتە دەرەوە تۆز ئیسراحەتیش مهمە ئەمەوێ لەگەڵ باوکی قسە بکەم کاک معروف عەبدوڵڵا جلێکی کوردیت کردووە بۆچی کچەکەت ناردوو بۆ خوێندنی کوردی هەستت چۆنە؟ وەڵای برا جوانەکەم من خۆم عەرەبیم تەواو کردەوە دوایش علم عربی کوردی نییە ئینسان ئەو سەبەکە بێت دکتۆرەمە ئەگە کوردی بێ عربی هەدۆی دکتۆرە مناڵەکە هەمووی عربیان تاوا کردە الحەمدی هەمویان زیلەکن عربیان تا کوردەکانیش باشە بڵێ ئمە خەڵک دوزین لە ئەسڵا تقریبا لە دوای 16 ئۆکتۆبر لێرێن ئەو کاتێ ئێمە هاتینە سە چوار سەرەتایی بوو کچێتر ما خۆشکی ترەویش ئەنێن توبی تاگۆ تاینە 2 ساڵ تاینە الحەمدلله وەڵاهی وەسف ناگرێ برا جوانەکەم کە نیوەڕە خەوەریان پێمدا نانەکەم جێژ هەڵسیام سەرەکەم چێ کوردڵە باوە سەد مێناوە لە بیدایەوەی دەرەجەیەک دوان زیارم کەمە بەڵام الحەمدلله سەدیەنە خۆی زیرەکە ماشەڵڵا هەر لە بیدایە زیرەک بوو لە سەرەتاییوە لە یارمەتی دەری بوون وەڵی ئەگەر ڕاستی من تەدەخڵم نەکردەوەی بەی شێوەیەک لەبەرەوەی مناڵ زەختی لەکەی خراپەوێ ئەمێ بە کورتی دایکشی پەیامێک بگەێنێت تۆ پەیامت چیەوە هەستت چۆنە و چیتان بۆی کردبوو سەرەتا زۆر بەخێر بن سەرچا وڵی زۆر حەڵمان لیاد حەزمەکردایان دەرەجەی بەرز بیێنن خۆم زۆر حەزمە کرد هەموو دیجمەکەن بەس بخوێندنەکەتان تاوا بکەن من هیچم نایە ئەتر خوۆنش ماشەڵڵە لەخوا بەزیاد بە زیرەک بن خۆیانیش یاونە ئازێت ئیلاکمانی نەکرد خۆی خوێندا ناوەڵایچمان بۆی نەگردبووە لە ماڵۆتم با مامۆستات بە بگرین وتی نەمان پێویستە و مامۆستاناکاتر ئیمتحانەکان دوایانشی نەکردوتی پێویستەوەشە ناگە من خۆم لە ماڵەوە خوێندم ئەوەی کە گوێبیستی بوون پەیامی خێزان و یان هەرخۆشی کە کۆژین معروفە یەکەمی سەر ئاستی کەرکووک و عێراق بە کۆنمرەی 100 بەڵام وەکو خۆی وتی لە خوێندنی عەرەبیە و خوێندنی عەرەبیش ئەم ساڵ خوێندکارانی کورد جێپەنجەیان دیار بووە